مسلمانانی بەڕێز و خۆشەویست، پێمان خۆش و پشتیوان بەخوا چەند خاڵێک باسکەین بۆ ئەوەی زیاتر ڕێز و حورمەت و قەدری ناز و نیعمەتەکانی خوای گەورە بزانین. ڕوو دەکەمە ئێوەی بەڕێز و خۆشەویست بە خوشک و بە براکانەوە، پێتان دەڵێم دڵخۆش بن، سپاس و ستایشی خوای پەروەردگار بکەن، بەردەوام حەمد و سەنای خوای پەروەردگار بکەن لەسەر ئەوەی کە ئێوە موسڵمانن، کە ئێوە باوەڕدارن، کە ئێوە خوای گەورە بە تاک و تەنها دەپەرستن و شەریکی بۆ بڕیار نادەن. ئەمە بەردەوام حەمد و سەنای خوای گەورەی دەوێت کە تۆ کەسێک نیت غەیری خوا بپەرستی. هەزارەها کەس هەیە، ملیۆنەها کەس هەیە لە جیهاندا کۆ دەبنەوە، هەروەکو چۆن تەشبیهات نەبێ ئێمە کۆبووینەوە لە مزگەوتەکاندا، بەڵام ئەوان لە جێگایەکی تردا کۆ دەبنەوە بە مەبەستێکی تر. سپاس و ستایشی خوا بکە و دڵخۆش بە ئەلحەمدولله، خوایە من خواپەرستم، ئەڵڵا دەپەرستم، بتپەرست نیم، قەبرپەرست نیم، مانگا ناپەرستم، مەیمون ناپەرستم، مشک و جرج ناپەرستم، گیانلەبەران و داروبەرد ناپەرستم، شەخص ناپەرستم، خوای تاک و تەنها دەپەرستم. ئەو گەورەترین فەزڵی خوایە بەسەرتەوە. ئەگەر یەک پاروێ یەک تیکەی نانت نەبێ بیخۆی، مادەم خوا بە تاک و تەنها دەناسی، تۆ دەوڵەمەنی، تۆ پێویستە دڵخۆش بی و حەمد و سەنای خوا بکەی، چونکە هەیە وەک تۆ مرۆڤە ئاژەڵ دەپەرستێ، سەجدە بۆ ئاژەڵێک دەبا، داوای یارمەتی لە ئاژەڵێک دەکا، کەواتە تۆ دەوڵەمەندی، دڵخۆش بە. با لە ژیاندا تووشی ناخۆشی ناڕەحەتی بی، مادەم خوایەکت هەیە هەموو شتێک بەدەستی ئەوە، تۆ دڵخۆش بە، سپاسی خوا بکە بەردەوام. ئەلحەمدولله کە من خواپەرستم، حەیوان پەرست نیم، بتپەرست نیم، شەخص پەرست نیم. ئەو حەمد و سەنای خوای دەوێت، کەواتە ئەمە نیعمەتێکی گەورەیە، پێویستە هەستی پێ بکەی کە خوای گەورە بە تاک و تەنها دەپەرستی. کاتێک کە بەیانی لە خەو هەڵدەسیت، دڵخۆش بە، حەمد و سەنای خوای پەروەردگار بکە، چونکە سوێن بەخوا خەڵکەی ئەو شەوە هەر نەخەوتووە، بەهۆی نەخۆشیەوە، بەهۆی ئێش و ئازارەوە، بەهۆی خەم و خەفەتەوە هەر نەخەوتووە. بۆیە کاتێک کە هەڵسای بەیانی، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک کە بەیانی هەڵدەسا دەیفەرموو الحمد لله الذي أحيانا بعد ما أماتنا وإليه النشور. حەمد و سەنا بۆ تۆ خوایگیان، دوایەوە کە ئێمە مردین خەوتین، زیندومانت کردەوە. حەمد و سەنای خوا بکە کە خەوتی، خەڵکێ نەخەوتووە. حەمد و سەنای خوا بکە کە زیندوی خەڵکەیە بەیانی هەڵنەسایەوە. لە ماوەی پێشوا خوشکێکی بەڕێز تەلەفۆنی بۆم کرد بە گریانەوە، زۆر بەزەیم پێدا دەهاتەوە. گوتی پیاوەکەم زۆر چاک بوو، زۆر بەڕێز بوو، هەڵسان بۆ نوێژی بەیانی تەماشا ئەکەم پیاوەکەم لە جێگاکەی خۆیان خەوتووە، بەڵام ئەو بەیانیان لە مزگەوت و کاتێکە من هەڵەسام لە مزگەوت بوو. ئەڵێ ڕۆشتم بانگم کرد فڵان فڵان هەڵسە نوێژەکەت بکە، سەیرێکم وەفاتی کردووە، لە ناو جێگەدا وەفاتی کردووە. کاتێک کە بەیانی هەڵ ئەسیت، سپاسی خوا بکە کە زیندوی، کە دەرفەتێکی پێدای بژیت. خەڵکەیە بەخوا زۆر دەوڵەمەندە، بەخوا حاڵی زۆر باشە، دەسەڵاتی هەیە، سڵتەی هەیە، سوێن بەخوا ناخەوێ شەوان، یا بەهۆی پارە و پولەکەیەوە، یا بەهۆی دەسەڵاتەکەیەوە، یا بەهۆی ئێش و ئازار و خەم و خەفەتەوە. بۆیە دڵخۆش بە کاتێک کە دەخەوی، سپاسی خوا بکە بەیانی هەڵساوی لە خەو. ئەوانە من نیعمەتی خوایە بەسەرتەوە، خەڵکەی خەوی پێیان ناکەوێ، هەر قەدەری خوا خوای گەورەی لێسەندۆتەوە. خەوی ئیسراحەتی نییە، نیعمەتەکانی خوا زۆرە بەسەرمانەوە. نیعمەتی خوا تەنها بەس پارە و پول نییە، نیعمەتی خوا زۆرە بەسەرمانەوە. هەیە پارە و پولی هەیە، هەزاری وەک تۆ خزمەتەکات، بەڵام وەڵڵاهی ناتوانێت نیوەی تۆ بخەوێت، وەڵڵاهی نیوەی تۆ مرتاح نییە. ڕۆژێ لە مەجلیسێکا دانیشتە بووین، پیاوێکەی دەیناسم کرێکاریەکە، ئەوەتی من دەیناسم بەس کرێکارە، وەستایش نییە، کرێکارە، بەس کرێکاریەکە. پێ ئەکەنی
ئەو پیاوە دەوڵەمەندە وتی سوێن بەخوا کاک فڵان کەس هەموو مانگێ 3 دەفتەر بەس کرێ دوکان وەرەگرم 3 دەفتەر سوێن بەخوا حەسوودیت پێ بم کە پێکەنیت سوێن بەخوا پێ ئەکەن بەس دڵخۆش نیم خۆزگایە ئەو پێکەنینی تۆ کە لە دڵەوەیە بە پارە هەبووە بم کڕیایە وا نەزانی پارە هەموو شتێک بۆ دروستەکات نا وەڵڵا دەوڵەمەندەکان بڕۆ بزانە خەویان هەیە بزانە بەقەد نیو کرێکار خەوی خۆش دەکەن نا وەڵڵا بۆیە دڵخۆش بە کە دەخەویت و هەڵدەسیت خەوت پیا دەکەوێت ئەوە حەوت نیعمەتی خۆیە بەسەر تۆوە سپاسی خوا بکە لەسەری بەڵێ دڵخۆش بە بەڕێزم کاکە گیان کە خوای گەورە خێزانێکی بە تۆ داوە خوشکی بەڕێزم دڵخۆش بە سپاسی خوا بکە کە خوای گەورە مێردێکی بە تۆ داوە چونکە سەتەها و هەزارەها ئافرەت هەیە ئاواتی ئەوەیە کە زەواج کا و مێردێکی هەبێ هەزارەها گەنجی شەیە ئاواتی ئەوەی خوای گەورە خێزانێکی باشی بداتێ بەڵام لەوانەیە کەسی وا هەبێ بڵێ کاکە وەڵام من دڵخۆش نیم فڵان کەس خێزانمە دڵخۆش نیم فڵان کەس مێردمە ڕاستەکی دڵخۆش نیت کردوتەنی بە شەتی قڕژن هێناوە ئەبێتە قوڕ بۆت بە شەتی قڕشت کردووە بێتە قوڕ بۆت نوێژ ئەکا نایکا کێشەم نییە خوا ئەناسی خوا ناناسی کێشەم نییە گرنگەوەی بەدڵم بێت تەواو بەڵام کاتێک کە تۆ ژنێک دێنی خراپ دوور لە خوا ئەبێت چاوەڕی چی لێ بکەی وەڵا دڵخۆشت ناکە مەگەر خوا ڕەحمە لێ بکە شوو بە پیاوێک دەکەی خوا ناناسێ حەقی خوا نادا لەکوێ حەقی تۆ بەدات زۆر زەحمەتە بەداخەوە ئەو کەسانەی کە بە تایبەتی تەمەنێکیانی ڕوو دەکەم ئەو کەسانەی کە تەمەنێکیان هەیە پیر بوونە چوونەتە ساڵەوە بەس دوعا لە یەکتری بکەن ژنەکە دەڵێ بە پیاوەکەی دەڵێ کە پیرەمێردە و پیرە پیاوە بە ساڵە چوو ئاڵێ بەس تۆ بمریدا هیچم ناویست ژنە پیاوەکەش ئەڵێ بەس تۆ بمری لە کۆڵم بیتەوە هیچم ناوێ کاتێک ژێکێکیان ئەمرێ ئەوە کە یان تووشی نەکسا بێ بە هەموو جۆرێ ئەو کاتە قەدری ئەزانێ تەماشاکە ئەو کەسانی کە تەمەنێکیان هەیە سەیرێکی بە یەکەوە ناژین بە یەکەوە ناتوانن بە یەکەوە بن بەس شەڕ و ئاژاوەیە بەڵام کاتێک یەکێکیان دەمرێ ئەوە کەیان بە ساڵێ بەقەد 5 ساڵ پیرە بێ و داکەوێت ئەو جا قەدری دەزانێ بۆیە خۆشەویستان با قەدری یەکتری بگرین تۆ خێزانت هەیە نیعمەتێکی خوایە بەسەرتەوە ئەگەر بە شێوەی شەرعی خوا ژنت هێ نابێ ئینشاڵڵا نابێتە بەڵا بۆت ئەگەر بە پێی شەرعی خوا مێردت پەیدا کرده بێ و مێردت بۆ دروست بوو بێ مێردەکەت ئەوە بێ کە خوا پێی خۆشە بێگومان سەر ئێشت کەمترە بەڵام ئەگەر بەبێ شەرت و بەبێ مەرج ژن بهێنی و شوو بکەی دڵنیا بە دڵخۆش نابیت بۆیە سوپاسی خوا بکەن کە خوای گەورە خێزانی پێتان داوە ئەوانشی خێزانیان نییە و ئەوانشی کە مێردیان نییە خوای گەورە کەسی باشیان بەنسیب بکات بۆیە دڵخۆش بە کاتێک کە کەسێک خێزانەکەی دەمرێ یا مێردەکەی دەمرێ ئەو کاتە قەدری دەزانێت ئیلا یەک جۆرە کەسێک قەدری ئەو کەسانە نازانێ ژن هەیە ئاواتی ئەوەی پیاوەکەی بمرێت چونکە وعدی بە کەسێتە داوشی پێ بکە ئەوە لەوانەیە بێتاقەت نەبێ زۆر یاخود پیاو هەیە وعدی داوە کەسێ بهێنێ حەزەکە ژنەکەی لە کۆڵ بێتە بۆ یەکێتر بێنێ ئەگینا ئەو خیانەتکارانە نەبێت زەحمەتە هیچ کەسێک لە دوای مردنی ئازیزەکەی مێردەکەی ژنەکەی پەشیمان نەبێتەوە خەفەت نەخوات با قەدری بزانین پیاوێک دەڵێ خێزانم کاتێک کە شەو دەخەوت بەسم بێزاریە لەم نمونە هێنانەوە کە تێبگەین ئەڵێ کاتێک کە شەو دەخۆت پرخەپرخێ کرد زۆر پرخەپرخێ کرد بێزار بووم حتا چەند جار پێم وت ئافرەت بۆ ئەوەندە ئەپرخێنی بۆ بێزارمەکەی شەو نایەڵی بخەوم ئەڵێ ئافرەتەکەشی کووا منە پرخێنم دەنگم نایە شەو بەو شێوەیە نیم کە تۆ باسی دەکەی ئەڵێ شەوێک بە مۆبایلەکەم کاتێک کە پرخەی دەهات دەنگی خێزانم تەسجیل کرد وتم بەیانی بۆی لێ ئەدەمەوە ئەوە پرخەی تۆیە بەیانی پرخەپرخی کردەوە ئەڵێ قەدەری خوا سوبحان الله خێزانم وەفاتی کرد ئەو شەوە هەڵنەسایەوە ئەڵێ سوێن بەخوا وام بەسەرا هات هەموو شەوێک هەتا گوێم لەو پرخەپرخە نەکرد تا خەوم پیان نەکەوت بوو بۆ نەخۆشیێکی نەفسی بووم کە من قەدری ئەم ژنم نەزانی هەتا لە دەستم دەرچوو ئێستش مەمنوونم بە پرخەپرخەکەەوە لەگەڵ ما بێ ڕۆژ تازە بۆیە قەدری خێزانت مێردت بگرە هەتا ماوی کە لە دەستتدا ئەو کاتە قەدری دەزانی بەڵام قیمەتی چییە بەڕێزم دڵخۆش بە سپاس وستایشی خوای گەورە بکە کە لەشت ساغە لەش ساغی
ئەگەر نەخۆشیشی بە هەمان شێوە سپاسی خوا بکە چونکە هەیە لە تۆ خراپترە حاڵی بەخوا هەیە بەهۆیش ژانەسەر و ئێش و ئازارەوە ناتوانێت ئیسراحەتێ بکە وەڵڵی خەڵکی وا دەزانم ئەڵێ ڕۆژێ سەرم ژان نەکە وا ئەزانم پاشا ئەو نە لە نیعمەتێک گەورەم ڕۆژێ سەرم ژان نەکە یەک ڕۆژ یا ڕۆژێ گورچی لەم ژان نەکە یا ڕۆژێ ئازارم نەبێ کاتێکە لەشت ساغا دڵخۆش بە سپاسی خوا بکە هەزارەها کەسێ پارە و پول و دەسەڵاتی هەیە و هیچ دڵخۆشێکی نییە دەوڵەمەندێک لە دەوڵەمەندەکانی کوردستان کە زۆر بەناوبانگە ناوی ناهێنم چونکە هەمووتانی ناسم زۆر دەوڵەمەندێک گەوری شاری خۆمانە بەڵی وڵاتی خۆمانە ئەم پیاوە دەوڵەمەندە ڕۆژێک لە مەجلیسێکا بڵێ چی باش مەبەستم وانزانین کەعکە من پارەم وێتە دڵخۆشم تەواو ئەیوت خزمەکان یەک ئاواتێکمێ لە دنیا وتیان چییە کاک فڵان کەس وتی ئاواتم ئەوەی یەک ژەمێ خۆزگایە بە دڵی خۆم تێر برنج و گۆشتم خواردایە چونکە شەکرەی فولە زەختی فولە ئاواتی ئەوەیە کە ژەمێک برنج و گۆشت بخوا بچمایەتە مەتعەمێک و قۆزیەکم خواردایە ئەڵێ ناتوانم لە بۆی ئەو شەکرەکە مەجالم پێ نادا دەوڵەمەندێکی زۆر زەبەلایشە بۆیە کە سپاسی خوا بکە دڵخۆش بکە لەشت ساغا زۆرێک لەو کەسانە خەویان نیە و ئیسراحەتیان نیە و ئاواتی ئەوەن کە وەکو کرێکارێ وەکو فەقیرێ هەژارێک بتوانن بە ئارەزووی خۆیان خواردن و خواردنەوە بخۆن ئەوە نیعمەتی خۆیە بەسەرتەوە هەیە ئەو نیعمەتی بەسەرەوە نییە ناتوانێت بە کەیفی خۆی خواردن بخوا حەزەکە پلێ گۆشت بخوا ناتوانێت کەواتە تۆ لە شت ساغە نیعمەتێک گەورەت بەسەرەوەی سپاسی خوا بکە بەس ناشکری بکە بەس بڵێ خوا بیبڕێ ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە ڕۆژێکە بێ خوای گەورە ژیانە لێ تێکەدات یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوای گیان دڵخۆشمان کەی وامان لێ بکەی بەردەوام سپاس و ستایشی تۆ بکەین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد خوشک برا بەڕێزەکانم دڵخۆش بن سپاس و ستایشی خوای گەورە و میهرەبان بکەن لەسەر ئەوەی کە بە پێیەکانی خۆتان هاتوونە بۆ مزگەوت و دەڕۆن بۆ ئەمە ئەولا بەخوا سەتەها و هەزارەها کەسێ ئاواتی ئەوەیە پێیەکی هەبێ پێی بڕاتە ڕێوە خۆزگای قاچم ساغ بوایە بمتوانە هەنگاوی پێ بنێم بۆیە ئەوە نیعمەتێکی خوایە بەسەرتەوە سپاس و ستایشی خوا بکە و دڵخۆش بە کە بەدەستەکانی خۆت شت ئەبی بۆ دەمی خۆت خەڵکێ بەخوا دەیەها ساڵە دەستی نەبردووە بۆ دەمی باسم کرۆ چەند جارێ وەکو یادخستنەوەیەک هەندێک کەسانی گوێ لێ نەبوو بێ موسڵمانێک خوای گەورە شیفای دە نەخۆشە دەست و قاچی ئیش ناکە بەس سەری ئیشەکات خوا دوعای خێری بۆ بکەن خوای گەورە شیفای بدە پیاوێ هەتا بڵێ ئیماندار و سابر و خۆڕاگر و بەتەقوایە بەڵێ تەلەفۆنی بۆم کرد وتی مامۆسا چارەسەری نەخۆشیەکەم دۆزراوەتەوە لە ئەردەن بەڵام 250 دەفتەری تێچی 250 دەفتەر بەس تەنها بۆ ئەوەی بتوانێت دانیشێ و هەڵسێ قاچ و دەستی ئیشکە 250 دەفتەر تۆش هەرڵی خوابی بڕێ ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە ڕاستەکەی زوڵم هەیە ستەم هەیە خیانەت هەیە هەموو شتێک هەیە بەڵام سەبر بگرە سپاسی خوا بکە لەسەر ئەو نیعمەتانی کە پێتی بەخشیوە 250 دەفتەر بەستە ناوەکو مردووە قاچ و دەستی ئیشکا بتوانێت بڕوات و خواردن و خواردنەوە خۆی بیخوات ئەوی کاتێککە دەستانە بن بۆ دەمتان وا نەزانە ئازایەتی خۆتانە سوێن بەخوا دەیەها ساڵە دەستم نەبردو بۆ دەمم خەڵکیش دەکاتە دەمەوە نیعمەتەکانی خوا قەدری بزانن دڵخۆش بکە لەشە ساغا ئەلحەمدوللا خوایگیان خۆم بەدەستی خۆم خواردنە خۆم و خواردن ئەخەومەوە ئەوە سپاسی خوای دەوێ حەمد و سەنای خوای دەوێ خەڵکەی ئەوەی نییە بەخوا خەڵکەی داماو بووە لەسەر جێگا جاتخواوە هەر خۆ تاقی کەرەوە ئەگەر ئەتەوێت قەدری ئەم نیعمەتە بزانی ڕۆژێک لە ماڵەوە بە خێزانت بە کوڕێکت بە کچێکت بڵێ ئەتۆ ئەم ژەمە تۆ نانەبەرێ بزانم چۆنە با مناڵەکەت با خێزانت خواردنت بداتێ و کەوچک بکاتە ناودەم تا کەوچکی خواردن و چێشت با گڵاسە ئاوت بکاتە ناودەمتەوە بڕژێتە گیان تا ئەو کاتە قەدری نیعمەتی خوا دەزانیت ئەو کاتە ئەزانی چەندێ لە نیعمەتی خوادای کە لەشت ساغە
کە بە پێیەکانی خۆت دەڕۆی، کە بە دەستەکانی خۆت خواردن و خواردنەوە دەخۆیت و دەخۆیتەوە. ئەمە نیعمەتی خوایە، سپاسی خوا بکە لەسەری. بەردەوام دڵخۆش بە نیعمەتەکانی خوا ڕازی بە. بەڕێزان دڵخۆش بن، سپاسی خوا بکەن لەسەروی کە چاوتان نەبینێ. ئەوانەی کە چاویان نییە خوای گەورە چاوی لیان سندۆتەوە قەدری ئەو نیعمەتە دەزانن. ئیمامی ئەبوو حازم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر دەتەوێت قەدری نیعمەتەکانی خوا بزانی چاوت داخە. چیە بینیت؟ هیچ. ئاوا کردەوە هەموو شتێک نیعمەتەکانی خوا دەبینیت. ئەو سپاسی خوای دەوێت کاتێک کە چاوت دەبینێ هەزارەها و ملیۆنەها کەسەیە لەم دنیاەدا ئاواتی ئەوەیە کە خوای گەورە چاوێکی پێ بدا بەس دنیای پێ ببینیە. نییە. خوا چاوی لێ سندۆتەوە، یا هەر نەی بووە لە زگماکی، یا هەیەی خوای گەورە لێ سندۆتەوە. ئەوانە قەدری نیعمەتی خوا دەزانن. بۆیە سپاسی خوا بکە کە چاو ساغە. حەمد و سەنای خوا بکە دڵخۆش بە ئەلحەمدوللا خوای گیان لەشم ساغە چاوم ساغە. خەڵکەی گوێی نییە هیچ نابیستێ. سپاسی خوا بکە لەسەری. خۆشەویستان پێتان دەڵێم دڵخۆش بن، خەمبار مەبن و سپاسی خوای پەروەردگار بکەن لەسەر ئەو نیعمەتی کە پێتی بەخشیوە، ئەوەی کە هەتە کەمە یا زۆرە. دڵخۆش بە پێی و سپاسی خوا بکە لەسەری. کاتێک کە موچەیەکت هەیە کەمە یا زۆرە، سپاسی خوا بکە هەیە ئەو کەمەیشی نییە. کاتێک کە کاسپیەکت هەیە سپاسی خوا بکە هەیە ئەو کاسپیە کەمەی تۆشی نییە. خانوویەکت هەیە سپاسی خوا بکە خەڵکەی خانوویشی نێو کرێ چییە. کاتێک کە سەیارەیەکت هەیە سپاسی خوا بکە هەیە ماتۆڕێکیش و پاسکیرێکیشی نییە. کاتێک کە خوای گەورە مناڵی پێبەخشیوی سپاسی خوا بکە هەیە منداڵی نییە. با کەم بێ نیعمەتەکانی خوا بەسەرتەوە، با زوڵمت لێ بکرێ. ئەوە دڵنیا بە لەوە خوای گەورە دەفەرمێ وەقەد خابە من حەمەلە ظولمە، بە خەسارەتمەند بووە تیا چووە ئەو کەسێک کە زوڵم هەڵەگرێ بۆ قیامەتی خۆی. بۆی ئەو کەسێک کە زوڵمت لێ ئەکا حەق تەخوا ماف تەخوا هەرچی تەخوا ڕۆژێکە بێ خوای گەورە سەرشۆڕ و ڕسوای دەکات. بە دڵنیاوی پێتەڵێم. بۆیە ئەو کەسێک کە ماڵی خەڵکە خوا، ئەو کەسێک کە زوڵم لە خەڵکی دەکا، ئەو کەسێک کە دزی دەکا، جەردەیی دەکا، بە دڵنیا بە خوای گەورە دەفەرمێ وەقەد خابە، ئەوە خەسارەتمەند و دۆڕاوە. تاو کاتێک دژمنەکە دۆڕابێت تۆ چیتەوێ؟ ئەو کەسەی زوڵمێک لێ بکا خوای گەورە تۆڵی لێ ئەکاتەوە. ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە باجەکەی دەدات. کەواتە ئەم نیعمەتانی خوا بەسەرتەوەیە ئەگەر کەمیش بێ هەر سپاسی خوا بکە لەسەری. هەر سپاسی خوا بکە و دڵنیا بە خوای گەورە یەک دینارێکت نافۆتێ کە کەسێک خوارد بێتی. دەسەڵاتدار بێ یا بێ دەسەڵات بێ، دەوڵەمەند بێ یا فەقیر بێ، خزم بێ یا بێگانە بێ، شتێکی تۆی خواردە بێ سوێن بەخوا یەک فلس و دینارێکت نافۆتی. تەواو دڵخۆش بە مرتاح بە. دنیاوە نایەنێت. هەر چەندێک حاڵت خراپ بێ لە تۆ خراپتر هەیە. ئاخر خاڵکە دەمێ باسی کەم دەڵێم خوشک و براکانم، دنیا ئەوەندە گرنگ نییە، ئەوەندە مهم نییە کە ئێمە بە مهمی گرتومانە. هەر چەندەی بیگری بەخۆ ئاوە دەستش لە بێتەوە. باوکمان، باپیرمان، دایکمان، نەنکمان، خزم و کەسوکار و دەوڵەمەند و بەدەسەڵاتەکانمان چیان لە دوای خۆیان برد؟ هیچیان برد. خوالیان خۆش بێ ئەوانەی کە لە دایک و باوکی ئێمە کە مردن، لە کەسوکار و لە باپیری ئێمە کە مردن چیان لەگەڵ خۆیان برد؟ خامەکەیان برد. خامەکەش بەخوا بە پارەی خەڵک ڕابوو. سوێن بەخوا دەوڵەمەند بی، فەقیر بی، بەخوای گەورە خامەکەش لە حسابی خەڵکی بۆ دەکڕێ، خەڵکی خێرخواز بۆ دەکڕێ، بەدەستی بەتاڵ دەڕۆیت. ئەوە ژیانی دنیاە. بۆیە ئەوەندە گرنگی بە دنیا مەدەن بە جۆرێک کە هەموو خەم و خەفەتێکی تۆ دنیا بێ. پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا. خوای گەلو کەسانەمان نەگێڕی کە دنیا بێتە گەورەترین خەم و کێشەی ئێمە. ئەمڕۆ خەڵکی دەڵێ بەس دنیا. ئەڵێم کاکە گیان لە قیامەت خوا تۆڵە بکات، من چی لە قیامەت کەم؟ ئەوە فاشلە، ئەوە دۆڕاوە. چی لە قیامەت کەم؟ من لە دنیا ئەمەوێ بە چاوی خۆم بیبینم. ئەی لە قیامەت بە چاوی خۆتەی بینی؟ دژمنەکەت ڕسوا دەبێ؟ نە، لە دنیا بێت. ئەوە دنیا پەرستە. ئەوە ئینسانێکە هیچ خەمێکی قیامەتی نییە، بەس دنیا. بۆیە کەس و کاری ئێمە، باو باپیری ئێمە خوالیان خۆش بێ ئەوەی کە مردووە بەخوا چیان لەگەڵ خۆیان نابر، بەس تەنیا ئەو خامە بوو.
بەدەستی بەتاڵ ڕۆشتن پارۆپول هەمووی جێما بۆ شکر و بووک و زاواتەوە ئەوە سەرنجامی ئێمەشە بۆیە ئەوەندە ناشکوری مەکەن ئەوەندە مەڵێن خوابی بڕێ ئەمە کەی حاڵە ئەمە کەی ژیانە زوڵم هەیە خیانەتەیە دزی هەیە هەموو شتێکەیە بەڵام سپاسی خوا بکە کە لەش ساغا سپاسی خوا بکە مەزلومی سەربەرزی زاڵم نی سەرشۆڕبی ئەو نیعمەتێکی گەورەی بەسەر تۆ کە خوای گەورە پێتی بەخشیوە